دەبێت زۆر وشیار بین برا بەڕێزەکانم دەبێت زۆر بە ئاگاییەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە نەخوازراوەی ئێستادا بکەین با بەسەراتیش با قسەیەکی کەتان بۆ بجێڕمەوە کە یەکێکی تر لە مێژونووسە عەرەبە بەناوبانگەکان کە لە ساڵی 1949 هیجریدا وەفاتی کردووە کە ناوی شەهابەددین ئیبن فەضل اللهی ئەلعومەری بووە کە بەڕەچەڵەک خزمی ئیمامی عومەر بۆ ڕەزای خوای لێبێ مێژونووسێکی زۆر بەناوبانگ بوو ئەوانەی مێژوو دەخوێنەوە دەیناسن کاتێکەوە باسی کورد دەکات پێناسەیەکی کورد دەکات و دەڵێت الأكراد وهم خلائق لا تحصى وأمم لا تحصر دەڵێ کوردەکان خەڵکانێکی زۆرن لە ژماردن نایەن و گەلێکن دەستیان بەسەردا ناگیرێت کورد بە ئازایەتی ناوی دەرکردووە کورد هەر ئازا بووە کورد بەرامبەر دوژمن چۆچی دانەداوە کورد سڵی نەکردوێتەوە لە خەباتکردن لە قوربانیدان بۆی ئاوەتە ئەو کاتەش ئەو مێژونووسە ئەو شایەدی بۆ کوردەدا خەلائق لا تحصى وأمم لا تحصر دەڵێ ناتوانرێ بەسەر کوردەکاندا زاڵ ببن ئەگەر بیانەوێت شەڕیان لەگەڵ بکەن بەڵام باسی یەک نەخۆشی دەکا کە ئەمڕۆژ ئەو نەخۆشیەمان هەر هەیە دەڵێ ئەگەر شمشێری فیتنە لە نێوانیاندا نەبوایە ئەوانەی هەن لە دەوری یەکتری کۆ دەبوونەوە بێ ئاگاکانیان بە ئاگادا هاتنەوە بە وڵاتدا بڵاو دەبوونەوە دەستیان بەسەر وڵات و ناوچەکاندا دەگرت و دەیان خستنە زێر دەسەڵاتی خۆیانەوە بەڵام بۆچوونەکانیان لە یەکتری جیاوازە ئەوە نەخۆشیەکەیە تووشی فرەگوتاری هاتوون لا يزال بينهم سيف مسلول ودم مطلول ئەوە نەخۆشیەکەمانە ئەمڕۆژ دەڵێ بەردەوام بۆ گیانی یەکتری شمشێری تیژیان پێ بووە بەردەوام خوێنێکی زۆری یەکتریان بە هەدەر داوە بەڕاستی بۆیە دەفەرمێ ئێستا شمشێرە تیژەکانیان لە یەکتری هەڵکێشاوە و خوێن ڕێژی لە نێوانیاندا هەرماوە لە کتابی التعریف بالمصطلح الشرعي لەلا پەڕە 57 ئەو مێژونووسە بەناوبانگە ئاوها باسی کوردەکە ئایا سەبە دیسان بینەوە سەر پەندە عەرەبیەکە التاريخ يعيد نفسه ئایا مێژوو خۆی دووبارە نەکردوتەوە ئایا ئەو ڕووداوانە هەمووی دووبارە نەبوونەتەوە کە بڵێ چۆک دادەدەین بەرامبەر بە دوژمن لەبەر ئەوەی لەناو خۆماندا یەک نین وەکو شەرەفخان گوتی نابینە یەک پشتی یەک ناگرین لە یەکتر دەخوێنین شمشێرەکانمان لەبری ئەوەی بۆ دوژمنانمان بێ بۆ یەکترمانە لەبری ئەوەی هەوڵی شکاندنی دوژمنان و نارانی میلەتەکەمان بدەین یەکتر دەشکێنینەوە هەمومان پەنجەکانی ئەو دەستەین نابی یەکتر بشکێنینەوە دەبی یەکتر سەر بخەین بەڵام بەداخەوە وەکو بێکەس گوتی کورد ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وا بێلانەیە